هەواڵەکانم. هێرش مانگرتن و ناڕزایەتیەکان لە شاری هەولێر لەلایەن چین و توێژەکەەوە و داواکاریەکانیان چییە؟ بەڵێ دیارە دوای ئەوەی ماوەی چەند ڕۆژێکە لە سەرجەم شار و شارستەکان یاریێمی کوردستان مانگرتن و خۆپشاندان لەبەر دواکەوتنی موچە لەلایەن فەرمانبەرانی یاریێمی کوردستانەوە دەستی پێکردووە ئەمڕۆژ لە سەنتەر توێژینەوەی پزیشکی کە سەر بە زانکۆی هەولێری پزیشکی هەولێرە فەرمانبەران هاتوونەتە بەردەم فەرمانگەکەیان بۆ مانگرتن لە و خۆپشاندان و ناڕزایەتی لە بەرامبەر دواکەوتنی موچەکانیان کەەوە خۆیان ئاماژەی پێ دەکەن نزیک بە 4 مانگ دەبێ موچیان وەرنەگرتەوە بۆی ئەوانی هاتوونەتە سەر شەقامەکان و داوا لە حکوومەت یاریێمی کوردستان دەکەن کە ڕێگەچارەیەکیان بۆ بدەزێتەوە. من دەچمە لای ئەو فەرمانبەرانەی کە لێرەن بۆ ئەوەی لێدوانە لێوەزانیاری لە زاری خۆیانەوە بیستم ئەگەر یەکێکتان بکرێ بێنە ئێرە ئێوە ئەمڕۆ بۆچی هاتوونەتە دەرەوە داواش دەکەن؟ ئێمە ئەوڕۆ وەکو گردبوونەوە ناڕزایی بەرامبەر نەدانی موچەکانمان لە سنتەر توێژنەوە پزیشکی سەربەزانکۆی لێری پزیشکی گردبووینەوە. بەرام ڕۆژێک ئێمە نەهاتینە دەوام لەلایەن سەرۆکی زانکۆوە هەڕەشەی فەسڵکردنمان درا و غیابیش ئەو ڕۆژە دراین لە باتی بێتن سوپاس پێزانینێک یان قسەیەکی باشمان بۆ بکاتن لە بەرامبەر ئەو موچە و نەدانی موچەکانمان کە هێستاوە بە سزادانمان غیابیشی داینەوە هەڕەشەی فەسڵکردن و حیزبی دانەپاڵیشمانیان کردووە. ئەمە لە هەمووتان کراوەیان لە کۆمەڵێک لە هەموو فەرمانبەرانی سنتەری توێژنەوەی پزیشکی. چەند ڕۆژە داوام ناکەنەوە؟ ئێمە دوێ نەهاتین سزا دراین ئەو ڕۆژ بڕیارمانداوە تا ڕۆژ یەکشەمە بەردەوام بین لە بای کوتکردنەکەمان لە پێش دەرکەی سنتەری توێژنەوەی پزیشکی. سزاکەتان ئێوە چی دەکەنەوە؟ ئەگەر سزا بدرێن ئێوە چ ڕێگارێکی دیگە دەگرنەوە؟ ئێمە ڕێگای محکەمە دەگرینە بەر ئێمە لەو کە کردیتمان دەتوانین سکاڵای یاساییشیان لە ستۆمار بکەین لە بەرامبەر غیابەکەمان کە لە ئێمەیان کردو. بەڵێ دیارە من کۆمەڵێکی دیکەیان لێرێ من دەمەوێت یەکە بسمەلایەنە دیکیان بدوێنم ساراوە خۆیان ئاماژیان پێ دەکرێت لەلایەن سەرۆکی زانکۆکەیانەوە هەڕەشەی فەسڵکردنیان لێکراوە خۆیان دەڵێن گوایە لە بەرەوەی کە هاتوونەتە دەرەوە دوێنێ ناتوونەتە دەوام هەڕەشیان لێ دەگرێت گەر فەسڵ دەکرێن ئەگەر دەوام نەکەن و دەست بە دەوامی خۆیان نەکەنەوە. ئێوە بەتەمان تاکەی لێرە مان بگرن و خۆپشاندان؟ بایکۆتەکەمان جارێ هەفتەیەکە بەس لەم هەفتەیە ئەلەساس فەسڵ دەکرێن ئەمە هیچ ناترسین پێیان دەڵێن بە سەرۆکی زانکۆ ئەنی بای ترس نەماوە سەردەما و تۆمەتە چیایشتە پاڵمان کە سەربەلایەنێکین ئەمە بە سەرۆکی زانکۆ دەرێن لەوانەیە خۆت سەربەلایەنێک بی بەس ئێمە سەربەلا هیچ لایەنێک نین داوای مافی خۆمان دەکەین و ئەو مافەش بەسیترین شتە موچەی خۆمان و هۆکاری ئەو ماف ئەو داوایە ژەمە دەزانین وڵات لە قەیراندایە لە شەڕدایە بەس دەزانین هەیە پارەکی زۆر هەیە لە کێشە سیاسیەکان ئێمە دەبینە زەحیە. زۆر سواس. ئێوە ئەگەر وڵاتان هەن نەدرایەوە فەسڵ کردانەوە کاتە چ ڕێگارێکی دیکە دەگرنە بەر؟ ڕێگای یاسایی ئێمە ئەگەر فەسڵ بکرێن لە سەرمانگرتن ئەوانیش دەبی دادگایی بکرێن لە وەزیری داراییەوە تا سەرۆکی حکوومەت کە 4 مانگ حەقی ئێمەیان نەداوە. دەستخۆش بێت. بەڵێ سارا من لە زاری خۆشیان و هەندێکی دیکە لەوانە قسەمان بۆ بکەین کە لێرە بۆ ئەوەی زیاتر لە زاری خۆیانەوە قسە بکەین ئەگەر بکرێ بێتی ئێرە کاکە ئێوە دوێنێ نەهاتبوونە دەوام دوێنێ بۆ نهاتون دوێنێ ژۆک ئەمڕۆ بایکۆتان کرد؟ ئەمە لە ڕۆژ یەکشەمەوە بڕیاری بایکۆتکردنی دەوامماندا سەرجەم فەرمانبەرەکان کەچی سەرۆکی زانکۆ کە زانی نەهاتوین هەمومانی سزادا کە غیابی داین ئەمن ئەوەندەی دەڵێم یەک ڕۆژ ئەمە بایکۆتمان کرد غیاب درێن بەڵام حکوومەت 25 ساڵە گەندەڵی دەکات 25 ساڵ دزی دەکات تێدەگەی یەک وەزیر یەک ئەندا پەرلەمان یەک بەرپرس لێپرسینەوەی لەگەڵ نەکرا لە پێناوچێ ینی ئەو حکوومەتە هیچ متمانەکی نەمایە لە لای ئەو میلەتە بەڕاستی هیچ متمانێکمان بۆ حکوومەتەی نەماوە. چەند مانگە موچەتان وەرنەگرتووە؟ نزیکەی 110 ڕۆژە موچەما وەرنەگرتووە. بەڵێ فەرمانبەرمان لەگەڵا کرێچیە ساحیبای عایلەیە تەنها بژێوی ژیانیش لەسەر ئەو موچەیە ئەو موچەیەش نەدرێ چ بکایانی یعنی حکوومەت لەسەر حەق خۆشمان بێتن سزاشمان بداتن دوای پاشەوەش کە یعنی تۆمەتی سیاسی دەخاتە پاڵمان دەڵێ ئێوە سەربەلایەنش سیاسینە تەحەدا دەکەم کەسمان سیاسی نینە ئەلێرە ئەگە سیاسی ئەمە فەرمانبەرین حەقمان بە سیاست نییە بەس بەخۆی سەرۆکی زانکۆ سیاسیە لەبەر ئەوەی سەربەلایەنێکی حزبیە تۆمەتی حزبی دەخاتە فەرمانبەران. ئێستا وەزارەتی خوێندنی باڵا نهاتوتە سەر خەت لەسەرەوەی کە ئێوە سزا دراون لەسەر سزادانتان؟ لەسەوەی نەخێر هیچ نەخێر. بەڵێ
بەڵێ ساراوەی کە گوێت لێ دیارە ئەمان جیاواز لە فەرمانبەرانی پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ناوچەی ڕاپەڕین ئەم فەرمانبەرانە دەڵێن سزا دراون دوێنێ بە غیاب بۆ بە نەهاتن بۆ دەوام لەسەریان نووسراوە بەڵام ئەمڕۆ دووبارە بەردەوام بوون لە بایکۆتکردنەکەیان و ئەوان دەڵێن ئێمە بەردەوام دەبین لە بایکۆتکردن تاکو موچیان دەدرێتەوە یەکێک لە فەرمانبەران ئاماژەی پێ دەکا ماوەی 110 ڕۆژە ئەوان موچیان وەرنەگرتووە حکوومەت یاریمی کوردستانیش تا ئێستا بەهانایان و نهاتوو لە بەرامبەر ئەوەشدا سەرۆکی زانکۆی هەولێری پزیشکی غیابی داون و سزای داون خانمێک لێرەیە دەمەوێت ڕای ئەو خانمش وەرگن کە فەرمانبەرە لێرە ئێوە بەتەمان تاکەیمان بگرن تاقەی لێرە وڵات تا موچەکانمان بدەنێ هەموو موچەکان یعنی یەک موچەژنە هەمومان داوای هەمومان کردیە لەسەر حاڵی خۆمان کە ئەوە دوێنێ دەواممان نەکردیە سزا دراینە هەڵوێستمانەوەی نییە دەوام ناکەینەوە ئەی سزاکەتان چی بەسەریە گە سزاکەتان کرا درا وا گوترایە تونتر دەبی پێتان وتراوە سزای تونتر دەبی تونتر لەوە چییە موچەتان نییە و خیابیشە درێن لەوە فەسڵ گوترایە فەسڵ دەکرێت ئێوە وەکو خۆتان هیچ یاسایەکەیەکە بۆ جۆرە فەسڵ من خزمەتم 20 ساڵە یعنی کو فەسڵ دەکرێم خزمەتم 20 ساڵە ئەمە داوای حەق خۆمان دەکەین داوای حەق خۆم ئەم بە نسبەتی خۆم با بە نسبەتی خۆم باسکەم دێمە دەرێ سارە بەکرێ گرتیتم یعنی پارەی لە چێن دەربینم لە چێن دەرپارە نییە یعنی خستی شەریکە لەلایەک قستی حکوومەت لەلایەک بەڵێ فەرمانبەرێکی دیکە لێرەیە دەوێت قسە بکە ئەگەر بکرێ بێتە ئێرە کە سەرۆکی جامیعە داوێتی وەکو باسم کرد غێر سیستەم و قانونی خۆیتیان چکە مۆزەف فەرمانبەر 15 ڕۆژ بە قەز نێتە دەوام پاش 15 ڕۆژی تەلەفۆنی بۆ دەکرێت کێشەتەیە جەنابیان بە 3 ڕۆژ بڕیارێکیان دەرکردیا و ئیزافەتەن ئەمە بایکۆتەکمان کردیا بە ڕۆژێک یعنی ڕۆژەکە ئیزافەتەن غایبمان هاتووە ئەوە پاشانی بڕیاریدایە بە 3 ڕۆژ نیزامەکەی خۆیان دایتەلا کەوا ئەنگۆ فەسڵ دەکرێن بە مودەی 3 ڕۆژ یعنی ئەوە چ نیزامەکە ئەوە چ قانونەکە ئەگەر پۆستی حیزب و مەسەلە لایەنی حیزب و ئەو شتانیان هێست و ئەو قالبەی باشە تووتت ئەگەر بە ئەنقەز نێتە دەوام 15 ڕۆژ دواتر ئاگادارێکنەوە ئێوە بۆچی نهاتونەتە دەوام یعنی ئێوە بە ئەنقەز سەبەب هۆکار زۆرە ئێمە لەبەر معاشمان دیە معاش وەرنەگیراوە 100 ڕۆژە هەر کەسە و سیارە هەیە و ژیانی پێویستە و دەکرێت و هەموو ماجێ پارێ قەرتکەی و کرێتی بچی بدێ سیارە و بنزین و بێ دەوامکەی و معاش نەبی ئەوە نەبی ئەمە چەکمان هەرگرتێ لە حکوومەتی بەشەر بین لەگەری یان چمان کردێ داوای حەقەچیم سادەمان کردێ لە حکوومەتی ئەدی سبەری باشا و برا و برازا و مام و ئەو هەم خزم کەس خۆم لە بەرای جەنگ هەموو دەشێشمەوەژم کاکە شەڕی نەکاتم با داعش بێتە ناومان ئێوە نیە ئەدی ئەوە هەموو کەسوکاری ئەو ملەتێنی ئەو شارەی نیە دەستی شەرەسیجی خۆی داتە بەرگولەی ئەوانە کەسانە لەسەر پۆستێکدا دەنێن بە خۆشیان نازانە زەرەرشی زۆر بە حیزب و بەلایەنەکەی خۆیان دەکەوی کە بە هەزاران لایەنگران لێ بوویتە لە بۆ قسانێکە کردیتە سەبات بە بەڕێوەبردنی حکومەت باشە سەرۆکی زانکۆوتێتی ئێوە لایەنێکی سیاسین هیچ کەسێکاتەیە وەکو لایەنی سیاسات بێت بەڵێ هەموو جۆرە هەموو لایەنێک تێدرا هەموو دام دەستگاک خۆ ناکرێت تحلیل کە تو برێ ئەو شخصی بچێ سەر فایلی کەسەکە نەخێر هەموو دام دەستگاک پارتی تێدا یەکێتی تێدا شۆ سالی تێدا شوعی تێدا کۆمەڵی تێدا یەکگوتی هەموو حیزبەش تێدا هیچ کەسێک لۆی نییە مافی خەڵک ئەوە تامافەش تایبەتە ناتانی بچی بەڵێ بەزەبر بێەوە ببیە ئەو حیزب بەڵام ئەوانێک ئێستا سزاکە لەسەر ئەوەیە نەهاتون یاخود سزاکە لەسەر ئەوەیە کە گوای ئەوە لایەنێکی سیاسی لەسەر ئەوەیە کە نەهاتوونە بەڵام ئەوە وەکو باس کرد بەڵام قسەی سەرۆکی جامیعە بەوەی کە دەخڕی ترس و تۆقێنەر لە بۆ فەرمانبەران پۆستە حیزب و هیچ کەس نییە ئێوە ناترسن بەردەوام بن نەخێر هیچ ترسمان درینەوە ڕۆژەوەی نەمایە برێک تاکی بەردەوام تا ڕۆژ یەکشەم بایکۆت دەکەین ئەگەر هەر هەڵوێستەشان نەبوو ئەوە بەردەوام دەبێت داوای چەند موچە دەکەنەوە موچەی مانجی 7مان و 8مان و با بە دوای یەک بێمە نامانێت لە سەرێکمان دەنێ کاکە شێشەنی ئەوە با لە دوای یەکمان دەنێ بەڵام خەڵکە معتەل نەبیتەنان معقول نییە ینی کاکە خەڵک پێویستی بە ژیانە منداڵی هەیە کرێچیە ینی بەسە بەڵێ سارا دواکەوتنی موچەی فەرمانبەران لە کاتێکدا ئەمڕۆ سەرۆکی لیژەی سامانە سروشتەکان لە پەرلەمانی کوردستان بەیاناتی ڕاگەیان لە ماوەی مانگی 6ەوە تا ئێستا دەبوایە 3 ملیار و 250 میلیۆن دینار باتە سەر حسابی بانکی یاریمی کوردستان بەڵام 2 ملیار و نیو هاتەوە واتە ملیارێک زیاتر لە ملیارێ دلار تا ئێستا دیار نیە ئەوان داوایان کردووە کە حکوومەت یاریمی کوردستان ڕوونکردنەوە بدا وەزیری دارایی وەزیری سامانە سروشتەکان بێنەوە پەرلەمانی کوردستان دووبارە داوا دەکەنەوە بۆ ئەوی بزانن ئەو پارە لەکوێیە وەک سەرۆکی لیژنەی سامانە سروشتەکان ئاماژەی پێکرد ئەگەر ئەو پارەیە بەهاتایە هەتا ئەمڕۆ موچەی مانگی هەشتیش تەواو دەبوو دەتوانێت تەنها موچەی مانگ و دەبمێرێکە ئەوانی شەڵیان دەدا لە هەفتەی داهاتوە کە پارە داهاتە سەر بانکی حسابی یاریمی کوردستان ئەوشان چارەسەر کردایە بەڵام ئەو پارەی دیار نییە تا ئێستا وەکو سەرۆکی لیژنەکە ئاماژەی پێکردووە بەڵێ سارا بەڵێ هێرش قادر پەیام نێرمان لە هەولێر لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانە بەردەوامی